بسم الله الرحمن الرحيم. باسم عائلتي الرئيس جلال الطالباني وبالأخص أخي الأكبر كاك بافل ووالدتنا العزيزة هيرو إبراهيم أحمد أرحب بكم في مراسم ذكرى الخامسة لرحيل الرئيس جلال الطالباني. إن حضوركم اليوم معنا دلالة على تقديركم ووفائكم لمناضل كرس حياته كلها للسلام والحرية وحقوق الإنسان والمساواة والديمقراطية. نعم، إن وجودكم بيننا دلالة على تقديركم لقائد حارب الغدر والفساد والظلم والاستبداد حتى آخر لحظة من حياته. نحن اليوم نعيش على أمل أن يكون نضاله وتجربته دليلا لنا نسلك طريقه ونستلهم حكمته. مرة أخرى نشكر حضوركم، واسمحوا لي أن أكمل كلمتي باللغة الكردية. شكرا جزيلا. بإذن خواهی گەورە جنابی سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرهەم ساڵح، جنابی سەرۆک وەزیرانی عێراق مستەفا ئەلکاظمی، جنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەچیروان بەرزانی، بەڕێز سەرۆکی حکوومەت کاک مەسرور، بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڕێواز، هەڤاڵان و هاوڕێیان دۆستانی سەرۆک جەلال تاڵەبانی، بە ناوی خانەوادەی سەرۆک جەلال تاڵەبانی و بە تایبەت برای گەورەم کاک بافڵ و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە جیاتی دایکی ئەزیزمان هێرۆ ئیبراهیم ئەحمەد سوپاسێکی گەرمتان دەکەین بۆ ئامادەبوونتان ئەمڕۆ. سوپاسێکی بێپایانمان هەیە بۆ هەر یەک لە جەنابی سەرۆک کۆمار، جەنابی سەرۆک وەزیرانی عێراق و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ وتارە بە نرخەکانیان. هەروەها لە هەولێرەوە سوپاسمانەگەیەنینە بەڕێزان ئیبراهیم ڕئیسی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران و تۆنی بلێر و عەبدوڵڵا گوڵ سەرۆک وەزیرانی پێشووی بەریتانیا و سەرۆک کۆماری پێشووی تورکیا بۆ ناردنی پەیامەکانیان. سوپاسی دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی دەکەین بۆ ڕێخستنی ئەم مەراسیمە و سوپاسی تیمەکانی پرۆتۆکۆلی سکرتاریەتی مام جەلال و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکەین بۆ ئەرک و ماندووبوونیان. ئەوەی کە ئەمڕۆ بینیمان و بیستمان ڕێز و خۆشەویستیەک بوو بۆ تێکۆشەرێک کە هەموو ژیانی تەرخان کرد لە پێناوی ئاشتی و ئازادی و مافی مرۆڤ و یەکسانی و دیموکراسی. خەباتی ڕێبازێکی بۆ بەجێهێشتوین، ڕێبازێک کە ئەگەر دیراسەی بکەین لە کاتە هەرە سەختەکاندا ڕێنیشان دەرمانە. بۆ چارەسەری هەموو ئەو کێشانەی کە هەمانە دەتوانین سوود لە هەنگاوێک لە هەنگاوەکانی سەرۆک مام جەلال وەربگرین. بۆ پوچەڵکردنی هەموو گرژەیەک کە هەمانە دەتوانین نوکتەیەکی مام جەلالمان بێتەوە بیر و بە پێکەنینەوە گرژیەکان تێپەڕێنین. بۆ وەڵامدانەوەی هەر پرسیارێکی سەخت کە هەمان بێت دەتوانین وەڵامەکان لە وتار و نووسین و لێدوانەکانیدا بدۆزینەوە. کەواتە بۆ ئێمە و بۆ زۆربەمان مام جەلال ئەزموونە، مەدرسەیە، ڕێنیشاندەرە کە ئەمڕۆ ڕوبەڕووی چەندین تەحەدا و کێشە بووینەتەوە: کێشەی سیاسی، ئابووری، ئەمنی و کۆمەڵایەتی. با لە خۆمان بپرسین، ئایا ئەگەر سەرۆک جەلال تاڵەبانی ئێستا لەگەڵمان بوایە چی دەگوت؟ ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویستە بگەڕێینەوە بۆ مەبدەئەکانی گفتوگۆ، سازان، کۆدەنگی و پێکەوە ژیان. ئەوانن ئەو مەبدەئانەی مام جەلال پەیڕەوی دەکرد. ئامادەبوان دڵنیابن بە یەکگرتووی بەسەر زۆربەی تەحەدیاتەکانمان زاڵ دەبین، بە پەرتی شکست دەهێنین. بە هیوام کە یادکردنەوەی ژان و خەباتی سەرۆک مام جەلال نزیکمان بکاتەوە لە یەکتری. ئاخر بەرپرسیارەتێکی مێژوویمان لەسەر شاندایە. با سوود لە ڕێباز و ئەزمموی سەرۆک جەلال تاڵەبانی وەربگرین
و لە ئاستی ئەو بەرپرسیار ئەتێدا بین. بەخێر بێن دووبارە سەرچاومان درود بۆ گیانی پاکی شەهیدانی عێراق و کوردستان، سڵاو لە ڕۆحی پاکی سەرۆک مام جەلال، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.